کاگەژی چۆنی؟ دەرچاو براکەم باشی؟ باس دەکەم بە قوربان بەڕێزیت. سوپاس دەکەم کاگەژیم، سوپاس دەکەم کە تەلەفۆنت کرد. پرسیارێکم هەبوو وەڵڵا. بەڵێ با بەبێ فرتوفێر و ئەوە بە هیواشم تەلەفۆنەکە دانەخەی. من ناوم قادر نادرا. بەڵێ هەندە پرسیاریم هەیە بە هیوام وەڵاممان بدەیەوە بۆ خۆشت دەبینی ئەمە ینی گفتوگۆ دەکەین. بە ڕێزیشت کارکتەرشی گەورەی سیاسی و ئەمنی هەرێم بووی، کۆمەڵێک دۆسیە لەسەر جوڵاوە. بە هیوام وەڵاممان بدەیتەوە تو گفتوگۆ بکەین، تو ڕێی خۆت دەستبینی بە ڕێزەوە گفتوگۆمان کردی و دەکەین لەگەڵ بە ڕێزیشت. بەس پرسیارمان هەیە. تۆڵی پرسیارمان نێمە بزت کێ چاوەکەم. پرسیارم لە تو هەیە، دەست پێ بکەم بە پرسیار. بەڕێزت ناناست بەڕێزت خۆت. من ناوم قادر نادرە، لە وڵاتی سوید دەژیم، ڕۆژنامە نووس و چالاکوانم. هەندە پرسیارم هەیە. کاک ئەژی بەڕێزت تۆمەتبار دەکرێت بە کوشتنی ئەوە مرادکانی کووردە. تۆ چ کۆمنتارەکەت هەیە لەسەر ئەوەی؟ کاکە یا من ئەوە مەوزوع ئەسۆسیاسینە لە ئەوەڵ تاخیری و کاتەی حەدیث ڕووداو ناسن لە وڵاتی نەبوو. ئەس بەر حاڵێسە من بۆ گفتەوە منێ میوانم هەیە ئینشەڵا لە مەجاڵێک ترا قسەکە لەگەڵ برای خۆمەکەم. بەس کاگەژی من ئەزانم وەرد ناگرمەوە. مشکلە ئەوە نییە تو لەوێن دەرنەبووی، مشکلە ئەوەیە ئەتوو بڕیار دەربووی لەسەر ئەوەی و ئەتوو بەرپرسی ئەمنی بووی، یعنی بکوژەکان چێن، هێزەکە چیە؟ کاکە تۆ پیاکی خوێنەواری بڕیاردەر بڕیار چۆن وادرێ محکەمە بڕیاری بڕێرەدا دەستگای دەستگای تەنفیزین. بەڵێ وایە. بەس ئێوە زانیاریتان هەبووە وایە نەکاک ئەژی؟ چی کاکە؟ زانیاریتان هەسا ئەو کەیسە هەبووە وایە نا؟ یعنی معقول نییە دەستگای زانیاری لەسەر ئەو تیرۆرە گەورە نەبێت کە چۆن بووە چۆن نەبووە، بە تایبەتی هەموو تیرەکان ڕوو لە تووە کاک ئەژی. کاکە جا من ئێستا کاتی قسەکردنم نییە ئەگەر بکرێت کاتی خۆم تەلەفۆنە بۆکەم وەگەر ئەمە ڕقەمی خۆتە کاتێک تەلەفۆنە بۆکەم. با ڕێک بکەوین لەسەر کاتێک کاک ئەژی چکە و دەنگەش تۆمارە، با ڕێک بکەوین لەسەر کاتێک بەسەر ئەو چاوەی کەی ویست بکە. بەس با ڕێک بکەوین کاتێک بێت. بەڵێ؟